بەشداریکردن لە خۆشەویستنی مەسیحدا. کاتێکە ئەزمموی دەربازبوون دەکەین لە ژێر باری گوناهەدا، دەبێت خێزان و هاوڕێیانمان بەشداری پێ بکەین لەو ئەزممونەوە ناوازەیە. ئەم بنەمایە لە مەوقفێکی پەیوەست بە خێزان و هاوڕێیانەوە سەرچاوە دەگرێتەوە ئەوەی فێری دەبین لە ڕێگەی ئەزمموکردنی دەربازبوون لە بارگرانی گوناه و بەدەستێنانی ژیانێکی هەتاهەتایی پێویستە لەسەرمان لەگەڵ نزیکترین کەسەکانمان هاوبەشی بکەین. چیرۆکەکە لێرەدا کۆمەلگایەکی بچووکی شارۆچکەیەکدا ڕوودەدات کە ناوەڕۆکەکەی سەبارەت بە ژیانی کەسێکە کە هەڵگری ڕۆحێکی پیسە و ئەم پیاوە کەسێکی گەلاییە. بۆ ئەوەی کە سیفەتە جوغرافیایەکانی تێبگەین ئەو ناوچەیە لە ڕۆژاوای ڕووباری ئۆردن و دەریای گەلیلیەوە دەست پێ دەگات. بە ئاراستەی دەریای ناوەڕاستە شوێنی زۆربەی لادێیە فراوان و بەربڵاوەکانی جووەکان بووە و بە دیاریکراویش بەری ڕۆژاوای ڕووباری ئۆردن کە لە دەوروبەری دەریای گەلیلیە. ئەم ناوچەیە بە گشتی شوێنی جموجۆڵی ئەیسا بوو لە کاتی وعزدان و خەڵک فێرکردندا. لە ڕۆژهەڵاتی دەریای گەلیلی شوێنێکی تێدا هەبوو بە ناویش شارەکە یا ئەلمەدنە العەشەر کە زۆربەیان دانیشتوانەکانی گەلانێک بوون و هەندێک لە شارەکانی شاری گەورەی تێدا بوون. لەم ناوچەیەدا ڕۆژهەڵاتی دەریای گەلیلی ئەیسا چاوی کەوت بەو پیاوەی کە هەڵگری ئەو ڕۆحە پیسانە بوو. ئەم جۆرە لە خراپترین جۆرەکانی بە کۆیلەکردنی جەستە لەلایەن ڕۆحە پیسەکانەوەیە. ئەم پیاوە لە نێو گۆڕستانەکەدا دەژیا و زۆر توند و تیژ بوو و کەس نەیدەتوانی بیبەستێتەوە چونکە زنجیرەکانیشی دەبچڕان. ئەیسا چاوی کەوت بەم پیاوە و دەبینین شێوەی فعلی کەوتە سەقسەکردن لەگەڵ ڕۆحە پیسەکانە. ڕۆحە پیسەکە هاواری کرد و داوای لە ئەیسا کرد کە ئازاری نەدات. ئەیسا مەسیح لێی پرسی ناوت چییە؟ وەڵامی دایەوە ناوم لە ژیۆنە چونکە ئێمە زۆرین. ئەم پیاوە ڕۆحی پیسی زۆری تێدا نیشتەجێ بوو. ئەیسا دەربازی کرد لەم پیاو ڕێی پێدان چنە نێو ڕەوە بەرازێکەوە کە لە نزیکەی 2000 بەرازێکی تێدا بوون. بۆیە ڕەوەکە بەرەو هەڵدەیرێک ڕایان کرد و خۆیان فرەدایە نێو دەریای گەلیلی و تیایدا خنکان. ئەیسا ئەم کەسەی ڕزگار کرد. بابی خوێنینەوە بزانین چی ڕوویدا کاتێک ئەیسا بەرەو ئەو بەلەمە ڕۆژ کە دەیپەڕاندەوە بەرەو بەری ڕۆژاوە. کاتێک ئەیسا سواری بەلەمەکە دەبوو ئەو کەسەی ڕۆحی پیسی تێدا بوو لێی پاڕایەوە کە لەگەڵ یا بڕوات. با منیش لە جێگای ئەو پیاوەیەتم هەمان شتم هەڵدەبژات. واتە لەگەڵ ئەو کەسەدا بمێنمەوە کە ڕزگاری کردم. کاتێک ئەیسا سواری بەلەمەکە دەبوو ئەو کەسەی ڕۆحی پیسی تێدا بوو لێی پاڕایەوەکە لەگەڵی بڕوات و ڕێگای نەدا بەڵکو پێی فەرموو بگەڕێەوە ناو ماڵ و کەس و کارەکەت بۆیان بگێڕەوە پەروەردگارت چیت بۆت کردووە و چۆن بزەی پێدا هاتۆتەوە. جا ڕۆشت و لە دەشارەکە دەستی بە جاردانی هەموو ئەو کەسانەوە شتانە کرد کە ئەیسا بۆی کردبوو. هەمووی سەرسامبوون پێی. تێبینی ئەوە دەکەن هەندێک جار ئەیسا داوایەوە لە خەڵک کردووە کە هیچ دەربارەی ئەو موعجزانە نەگێڕنەوە کە بەسەریان داهاتووە. بەڵام لێرەدا دەبینین کە بە پیاوەکەی وت بڕوات و خەڵک ئاگادار بکاتەوە لەوەی کە ڕووی داوە. با لێرەدا هەندێ لێکدژی هەیە کە ئابێ بیریان لێ بکەینەوە. سێشتی سەرەکی هەیە قسەیان لەبارەوە دەکەین بە مەبەستی ڕوونکردنەوەی سیاقەکە و بۆ ئەوەی هۆکاری داواکردنی ئیسا لە خەڵکی بزانین سەبارەت بە نەگێڕانەوەی ئەو موعجزانەی کە بەسەریان داهاتووە. بە تایبەتی دوایەوەی ناوبانگی دەرکرد کە خوڵقاندنی موعجزەکانەکات. یەکەم لە دیدێکی ئادەمی زادیانەوە ئەیسا مەسیح دەیزانێ کە کۆمەڵانی خەڵق کۆ دەبنەوە بە شێوەیە کە وای لێ دەکەن بەردەوامبوونی لە خزمەت و فێرکردن نزیک بێت لە مەحاڵەوە. بۆ نمونە لە مەرقۆس لە بەشی یەکدا ئەوە دەخوێنینەوە کاتێک ئەیسا ئەو پیاوەی چاک کردەوە کە نەخۆشیێکی ترسناکەکانی هەبوو و ناوی نەخۆشیەکەی بەڵەکی بوو. پێی فەرموو ئاگادار بە هیچ شتێک بە کەس مەڵێ بەڵام بڕۆ خۆت پیشان کاهین بدە و بۆ پاکبوونەوەکەت ئەو قوربانیی موسا فەرمانی کردو پێی وەک شایەتێک بیبەوەیان. بەڵام ئەم پیاوە ئەوەی بەجێ نەهێنا کە ئەیسا پێی وت. با بخوێنینەوە بزانین چی نووسراوە دەربارەی ئەم بابەتە. بەڵام ئەو ڕۆشت و دەستی بە جاردان و بڵاوکردنەوەی ئەم هەواڵە کرد لەبەرەوە ئەیسا نەیتوانی باشکرا بچێتە ناو شوار. بەڵکو لە دەرەوە لە شوێنی چۆڵەکاندا و خەڵکیش لە هەموو لایەکەوە داهاتنە لای. یەکێ لە هۆکارەکان کە وای کرد لە ئەیسا کە بە پیاوەکە بڵێت کە هیچ بۆ کەس نەگەڕێتەوە چونکە دەیزانی خەڵک لە دەوریدا کۆ دەبنەوە لە خزمەتکردن پەکی دەخەن و ناچار دەبێت ڕوو لە چۆڵەوانی بکات. دووەم بە پشتبەستن بە گفتەکانی پەیمانی کۆن هەندێک کەس هەوڵ دەدەن فشار دروست بکەن لەسەر ئەیسا بۆ ئەوەی ببێت بە مڵکی خۆیان واتە مڵکی جووەکان. لە کاتێکدا ئەمە هۆکاری هاتنی یەکەمی نەبووە. ئەمە لە یوحەنا 6:15 دەبینین کاتێک دەڵێت ئەیسا زانی ئەوان بە نیازن بێن و بیگرن تاک و بیکەنە پاشا دیسان بە تەنها چوە سەر شاخ. سێهەمیان دژمنەکانی ئەیسا هەوڵیان دەدا بیکوژن بەر لە هاتنی کاتی مەرگی لەسەر خاچەکە بەهۆی گوناهەکانی هەموو دنیاوە. دەربارەی ئەم بابەتە لە یوحەنا 7:1 دەخوێنینەوە کە دەڵێ دوای ئەمانە ئەیسا بە گەلیلیدا دەگەڕا و نەیدەویست لە یەهودیا بگەڕێ چونکە ڕابەرانی جوولەکەی ئەوێ هەوڵیان دەدا بیکوژن.
ئەم هۆکارانە بوون ویان لە ئیسا کرد داوا بکات لەو پیاوەی کە تووشی بەڵەکی ببوو هیچ نەگێڕێتەوە دەربارەی چاکبوونەوەکەی. بەڵام هاوکات بە پیاوەگەڵانەکەی وت کە ئەوەی هەڵیگری ڕۆحی پیسەکە بوو کە بڕات و بۆ کەسوکارەکەی بگێڕێتەوە چی لەگەڵیدا ڕوویداوە. بۆیە هیچ لێک دژیەک لە نێوانم دوانەدا بوونی نییە. دەتوانین بڵێن کە ئیسا دەیزانی ئەوەی کە ڕووبەڕووی دەبێتەوە هۆز و کەسوکار و خانەوادەکەی خۆیەتی نەک میلەتەکانی تر، هەروەکو پەرتووکی پیرۆز دەڵێت. ئەو بۆ لای گەلەکەی هات بەڵام ئەوان پێشوازیان لێ نەکرد. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەوانەی پێشوازیان لێ دەکرد ئەوانەی باوەڕیان بە خۆی هێنابوو و بە ناوەکەی هێنا مافی پێدان کە ببنە ڕۆڵەی خوددا. ئەمە مانای ئەوەیە کە ئەیسا پیاوەگەڵاتیەکەی داوا کرد کە لە چنگی ڕۆحەپیسەکان ڕزگار ببێت. ئەمە واقعەکە کە ئەیسا دەیەوێت کاری پێ بکەین کە ئەویش بریتە لە هاوبەشیکردنی هەواڵە خۆشەکان، چونکە ئەمە هۆکاری بنەڕەتی هاتنیەتی بۆ سەر زەوی بۆ ڕاگەیاندنی هەواڵە خۆشەکان. لە کردارەکاندا لە بەشی یەکەم ئاەتی هەشتمەوە دەخوێنینەوەکە ئیسا فەرموویەتی بۆ پەیامبەرەکان بەر لە بەرزبوونەوەی بۆ ئاسمان و تیایدا هۆکاری جەوهەری هاتنی بۆ سەر زەوی دەخاتە ڕوو. پێیان دەفەرموێت بەڵام کاتێک ڕۆحی پیرۆستان لێتە زەر هێز وەردەگرن و بۆ من دەبنە شایەت لە ئورشەلیم و هەموو یەهودیا و سامرا تاکو ئەو پەڕی زەوی. ئەمە بوو کە ڕوویدا و هێشتا ڕوودەدا تاوەکو ئەمڕۆژ. دەبینین ئەم بابەتە لەگەڵ کەسانی جیاواز زۆر ڕوودەداکە لە شوێنی جیاجای جیهاندان. ئەم کەسانە نوێنەرایەتی لە ئیسا دەکەن لەو شوێنەنا ئەرکە پایامبەریەکەی خۆیان بە تەواوی ئەنجام دەدەن لە پێناو بڵاوکردنەوەی ئینجیلدا وەگەیاندنی بۆ ئەو سەری دنیا. هەموو کەسێک لێی داوا نەکراوەکە کۆمەلگا وڵاتەکەی خۆی بەجێ پێڵێت لە پێناوی مزگەێنی و تەبشیردا. بەڵام هەمووان بانکێش کراون بۆ ئەوی ببن بە نور و شایەتمانێکی زیندوو بۆ کەسانی دەوروبەریان و ئەمەش ناوەڕۆکی ئەم بنەمایەیە. ئێمە هەمومان بانکێش کراوین بۆ پەیامەکە دەربارەی ئەم بابەتە لە پەیامەکەی پۆلیسی پەیامبەردا دەخوێنینەوە کە بۆ دانیشتوانی فیلیپی نەردراوە. بەشی دووەم لە ئاەتەکانی 14 و 15دا دەڵێت چونکە خوددا خۆی لە نێوەدا کار دەکات تاکو بمانەوێت و کار بکەین و ڕەزامەندی ئەو بەدەست بێنین بێکەم و کۆڕی و پاک بین نەوەیەکی چەوت و خوار نەبین لە نێو ئەوانەدا وەک ئەستێرە لە گەردووندا بدرەوشینەوە. ئەیسا خەم و مەبەستی لە داواکەی لەو پیاوەی کە ڕۆحەپیسەکانی تیادا دەرهێنابوو ناساندنی نامەی دەربازبوون بوو بە کەسوکار و برادەرەکانی ئەو پیاوە. ئەمەش دەمانگەێنێتە پرسیاری تێفکرین و جێبەجێکردنی ئەم بەشەکە دەڵێت بۆ شایەتمانمان لە بەرامبەر ئەو کەسانێک کە لێمان نزیکن هەمیشە قورسترینە. کتێبی پیرۆز یەکێک لە هۆکارەکانی ئەمەمان بۆ ڕوون دەکاتەوە کە بریتێ لە ترس. لە ئینجیلی یوحەنا لە بەشی نۆدا ئەیسا کەسێکی نابینای زگماک چاک دەکاتەوە. ئەیسا نادی بۆ ئۆرشەلیم و کاتێک کە فەریسیەکان بە مەیانزانی نردیان بۆ شوێنە چونکە باوەڕیان نەدەکرد کە کەسێک بە زگماکی نابینابێت دواتر چاک بێتەوە. نردیان بە شوێن کەسوکارەکەی و بانگیان کرد و پرسیاریان لێکردن ئەم کوڕەکەی خۆتانە؟ لە وەڵام داوتیان بڵێ. لەیان پرسین کە ئایا بە نابینایی لەدایک بووە؟ وتیان بڵێ. لەیان پرسین دەی کەواتە چۆن چاک بۆتەوە؟ لە وەڵامدا درۆیان کرد و وتیان نازانین. وەڕاستەوخۆ پرسیارەکە لە کوڕەکە بکەن کە ئەو ئێستا بۆ خۆی گەورەی و تێگەیشتووە. باشە ئێوە ئایا ئەو کێ ئەمەی بۆ کردی؟ یوحەنای مزگەێنی دەر هۆکارەکەمان بۆ ڕوون دەکاتەوە دەڵێت چونکە جووەکان بڕیاریاندا بوو ئەوەی ئاعتراف بەوە بکات کە عیسا مەسیح خودی مەسیحەکەیە دەری دەکەن لە کۆمەڵەکەیان. دایک و باوکی کەسەکە لە فەریسی و جووەکان دەترسان و بەم هۆیەوە بە شێوەیەکی ورد وەڵامی پرسیارەکانیان نەدایەوە. ترس کێشەیە بەڵام هاوکات ڕەتکردنەوەی ترس لە ڕەتکردنەوەیش کێشەترە. ئەمەش ئەو شتەیە کە نامانەوێت ڕوو بدات کاتێک ئەزمموی خۆمان و کەسە نزیکەکانمان وەک کەسوکار و بدادەکارمان دەگەڕینەوە. ترس لە ڕەتکردنەوەیان ئەگەری ڕەتکردنەوە پرسێکی ئاسایی و مەفهومە. دەبینین کە خودی عیسا مەسیح خۆی لەم هەستەی ئەزمون کردووە. لە مەرخەس بەشی 6 ئاەتی 4دا دەخوێنینەوە کە دەڵێ بەڵام عیسا پێی فەرموون پێغەمبەر بێڕێز نییە لە شاری خۆی و لە نێوان خزم و کەسوکار و ماڵی خۆی نەبێت. ئەگەر خودی عیسا ڕەتی بکردێتەوە شتێکی سەیر و سەمەرە نییە کە ئێمە ڕوبەڕووی هەمان بابەت دەبینەوە و سەرباری ئەمە بنەماکە هەر وەک خۆی دەمێنێتەوە. کاتێکە ئەزمموی دەربازبوون دەکەین لە ژێر باری گوناهدا دەبێت خێزان و هاوڕێیانمان بەشداری پێ بکەین لەو ئەزممونەدا با پێکەوە تێبینیکی بابەتێکی گرنگ بکەین کە ئەویش بریتێ لەوەی کە هیچ تۆمارێک یان دەقێک نادۆزرێتەوە تایدا عیسا هیچ جۆرە فشارێکی دروست کرد بێت لەسەر کەسوکارەکەی بۆ ئەوەی پەیامەکەی قبوڵ بکەن. بەڵام بەردەوام بوو لە ژیانکردن لەگەڵ حەقیقەتی خۆیدا پاش ئاشکراکردنی خۆی و دەرەنجامەکەی لە کۆتاییدا بەپێی زاریانەکانمان ئەوەیە کە هەموو کەسوکارەکەی باوەڕیان پێهێنا و شوێنی کەوتن. کاتێک ئەزمونەکانمان هاوبەش دەکەین و ڕوبەڕووی ڕەتکردنەوە دەبین یەکێک لە تەحەداکان بریتێ لە بەردەوامبوون لە ژیاندا کە ئەیسا تیایدایە و گزارش لەوە بکات کە چۆن ئەیسا هەموو ڕۆژێک ژیانمان دەگۆڕێت. بێگومان دەبێت نوێژەکانمان تەواو بکەین بۆ ئەوەی دەرگاکان واڵا بن بۆ بەردەوامبوون لە هاوبەشیکردنی ئینجیل و هاوکات بۆ ئەوە دڵەکان بکرێنەوە بۆ گوێگرتن.
ئەمە زۆر بنەمایەکی بەهێزە کە لە ژیانی عیسا و چوریۆکی ئەو پیاوە سەرچاوە دەگرێت کە ڕۆحی پیسەکانی تێدا بوو و عیزا ڕزگاری کرد و چاکی کردەوە و کردی بە حواڵ بەخشێک بۆ دەرباز بوون.